ئەمڕۆ ئێمە لە لیژنەکەمان پێشوازیمان کرد لە بەڕێز وەزیری کارەبا و وەفدی هاوڕێی بۆ چارەسەری گرفتەکانی کارەبا کە ئەمەش بە بناغەکەی بە دەرچوانی یاسای تایبەتی وەزارەتی کارەبا دەست پێەکەین. لە ئێستادا 43% وزەی کارەبا بە فیڕۆچێ. ئەگەر ئەمە کۆنتترۆل بکرێت تا ڕادەیەکی زۆر کێشەی کارەبا چارەسەرە بێ، پلانی نوێ ئەوەیە سوود لە وزە نوێ بووەکان وەرگین، چ باە چ خۆرە هەر وزەیەکی ترە. بۆ ئەمەش گفتوگۆمان کرد دوای خوێندنەوەی یەکەم، ئێستا سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتین بۆ خوێندنەوەی دووەم، بۆ ئەوەی لە دەڕۆژی ئایندەدا یاسای تایبەت بە وەزارەت دەرچوێنرێ کە ئێمە پێمان وایە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێ، ئەگەر جێبەجێ بکرێ وەک خۆی تا ڕادەیەکی زۆر کێشەی کارەبا لە کوردستان ناچارەسەرە بێ. پێوەرە زیرەکان بابەتێکی ئەساسیە کە قەرار وایە تا کۆتایی ساڵ تەواو بێ، ئەگەر تەواو بێ و بە تەواتیشکا بەشێکی زۆری کێشەی کارەبا چارەسەرە بێ. هەتا ئەبێ پێنجشەم باچووی 568,000 پیڤەر لە هەرێمێ تاتینە گرێدان و هەمی پارێزگەهای تاتینە گرێدان گەل ئیدارە گەرمیان و لە هەیوا چار پسۆلەژی دێ پێ دەرکەون ئەڤ سیستەمی. طبعا اف سيستم يتكار دايا وهمي قراءات تخوا هر نيف ساعات نجد بو كنترولي، يعني هر وقت بيفرق جي كيشاك جي تداهبيت داتا تطابري نيف ساعات جماعتين وبلانا ما او حتى دما صالة بروجه بدما هيك به. هدف ما سركي او ام تشواب شين وضع كهرباء باشترين شوا ام جهنه هاولاتي. هدف ما سركي هاولاتيه، هدف ما يعني دائما از فيد بيجم ودجاري دي بيجم خلقي وزير كهرباء نفيد خلقي كهرباء دفيد سرما او ام تشوا اوي دا خوازه ام جيب جيب كان يكل ريكد انجام دانا دا بينكرنا كهرباء او كرت تايبت ام خلقي خود دلنيات كان مصلحتها خلقي ما دا